لا دەڤەری باڵەکایەتی سەر بە ئیدارەی سۆران لە پارێزگای هەولێر دەسەڵات ڕێگەی نەدا پرۆژەی تاقیکردنەوەیەک لەبارەی ژیانی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت بەڕێوە بچێت. وا بڕیار بووی ئێوارەی ئەمڕۆ بە بەشداری 1000 کەس لە ناوچەی باڵەکایەتی تاقیکردنەوە لە 250 پرسیار دەربارەی ژیانی پێشەوای مرۆڤایەتی محەممەد درودی خوای لەسەر بێت لە ناحەی قەسرێ لەلایەن مزگەوتی گەورەی قەسرێ بەڕێوە بچێت. بەڵام دەسەڵاتی ناوچەکە ڕێگری لێکردن تاقیکردنەوەکە بکەن و مۆڵەتی پێنەدان. سەرچاوەیەک لە سەرپەرشتیارانی پرۆژەکە بە پەیامی ڕاگەاند ئەمڕۆ پرۆژەی چوارەمی مزگەوتی گەورەی قەسرێ لە باڵەکایەتی تاقیکردنەوەمان هەبوو کە پێکاتبوو لە 250 پرسیار دەربارەی ژیان واکار و کردەوەکانی پێشەوای مرۆڤایەتی محەممەد درودی خوای لەسەر بێ کە بڕیار بوو بە شێوەیەکی ڕاستەوخۆ و لە سەرپەراوی پرسیاری تاقیکردنەوە ئەنجام بدرێ. زیاتر لە 1000 کەس ناوی خۆیان ناونووسکرده بوو. ئەو سەرچاوەی وتیشی هەر چەندە بڕیار بوو کاتژمێر 5 ئێوارەی ئەمڕۆ هەینی تاقیکردنەوەکە لە گۆڕەپانی یاریگای قەسرێ یاخود مزگەوتی گەورە ئەنجام بدرێت، بەڵام بەرپرسانی ناوچەکە ڕێگەیان نەدا و مۆڵەتیان پێ نەداین. بۆیە بەناچاری و بە شێوەی ئۆنلاین لە سەر گوگل فۆرم و لە هەمان کاتدا تاقیکردنەوەکە ئەنجام درا. ئەو سەرچاوەیە پەیام ڕاشیگەاند لە کاتی بەخشێنی خەڵات بە سەرکەوتوانی پرۆژەی سێمی مزگەوتی گەورەی قەسرێ کە بریتی بوو لە تاقیکردنەوەی سوورەی بروج بە تەفسیرەوە تەواوی بەرپرسانی حزبی و حکومی ناوچەکە لە ئەندام و کارگێرانی لەق و ناوچەکانی پارتی لە قەسرێ تێبینەرایەتی ئەوقافی چۆمان و بنکەی پۆلیس و ئاسایشی قەسرێ ئامادە بوون و پاڵپشت و پشتیوانیان بۆ پرۆژەی داهاتوو دەربڕی. بەڵام ئەمڕۆ بەبێ هۆ نەک هاوکار نەبوون ڕێگەریشیان لە بە ئەنجام گەیاندنی ئەم پرۆژەیە کرد.